أما خاڵێکی کە سوورەی فاتحە یەکێک لە ناوەکانی کە ئیشارەت نازانە پێدایاننا پێوتەوە سوورەی تەوحید. معنای سوورەتێکە سوورەی تەوحیدە. تەوحیدی جواتە یەک ئەڵڵا پەرستی، تەنها ئەڵڵا پەرستی، هیچ کەسێکە نەپەرستێت. و تویانە ئەم سوورەتە یەک پارچە ئیشارەت بە تەوحیدەدا، چکە باسی صراطی ئەوانە کە ئەنعەمە الله عەلەیهیم موحیدینن کە پێغەمبەرانن، سەدیقینن، شوهەداءن، صالحینن. تەبەڕەئەکەیت لە ڕێگەکانی کە ضالین و مەغضوبین عەلەیهیم کە مشرکینن. پاشان ڕوبوبیەت بۆ ئەڵڵا بڕیار ئەدەیت کە ئیسەرمێنی ڕەبی عالەمینە. ئولوهیەتی بۆ بڕیار ئەدەیت کە عیبادەتی بۆ ئەکەیت، پەرستنی بۆ ئەکەیت، تەنها ئەو پەرستنی بۆ ئەکەیت. پاشان لە ضمنیانە ئیمان بە ئاخیرەت و بە حساب و ئەمانە. بۆی وتویانە ئەمە سوورەتی تەوحیدە، ناوی تەوحیدە. بۆیە ضرورە برایانی خۆم ئینسانی ئیماندار، چکە ڕەسوول عەلەیهی سەڵات وسەلام تەوحید و تەنها ئەڵڵا پەرستی بە مەرج گرتووە بۆ ئێمە لە هەموو شتێکدا. کاتێکە بە معادی کوڕی جەبەلە فەرمێت تۆ ئەزانی حەقی ئەڵڵا بەسەرتانەوە چییە؟ یعنی حەقی ئەڵڵا بەسەر تۆیەتە ئەو پەرستیت. کەسی کە ئەشخاصی کە معبودی کە پەرستراوی کە ئینسانە، بەردە، دارە، تەختەیە، قەبرە، شەیخە، عالمە، زانایە، سەرمەذهەبە، سەر هەرچیەکە ناکرێت ببێتە معبود، بکرێتە پەرستراو. بەو معنای لە حەق و باتیلا تۆ بە شوێنی بتی و ڕاکی بەدوایە. چکە ئەمە لەگەڵ مەفاهیم و لەگەڵ متەطەلبات و داواکاریەکانی تەوحیدە کە حەقی ئەڵڵایە بەسەر تۆوە عەکسە بێتەوانێ. ڕەسوولیش فەرمی هەر کەسێک تەوحیدی بۆ ئەڵڵا بڕیاردا، ئەڵڵا سوبحانەهو وتەعالا هەر ئەیخاتە بەهەشتەوانێ، هەر ئەیخاتە بەهەشتەوە. ئەگەر چی هەموو جارێکیش لە ساڵی ڕابردووشە زۆر تەرکیزم کردە سەری، وتم ئەمەشیان جاری وایە دەرگایەکە بۆ شەیطان کە ئەگەر ئینسانێک موحید بێت دەرگاکانی کە ئەکاتە سەر پشت گوێ ناداتێ، کە ئەمەش هەر بۆ خۆی کێشەیە. لەبەر ئینسانی مسلمانە بێت متەوازن بێت، هاوسەنگ بێ لە ئیشیدا. چۆن موحیدە ئەوها بە ئەخلاق، ئەوها لەگەڵ خەڵکا چاکە، ئەوها تەمسیلێکی جوانی ئەو دینە ئەکات و دین ئەگەیەنێت و تەنازولی نییە لە هەما کاتیش لە عیبادەت و پەرستن و پارانەوە و تەذەلل و هەموو شتێکی پێوە دیارە لە خواپەرستێکە. غەڵەتی هەیە بەڵێ غەڵەتی هەیە، هیچ کەسێک نییە بڵێ موحیدە و غەڵەتی نییە، هیچ کەسێکیش نییە لەو بابە دەربچێت. هەمومان خاوەنی غەڵەتین، بەڵام نەبێتە سیما بۆ کەسێک کە هەڵ بخەڵەتی بڵێ مادام من موحیدم بە معنای ئەوە چی بکەم تازە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا خاتە باشتەوە. ئێمە هەموو جارێکیش باسمان کردووە شەڕی ئەوەمان نەچینە دۆزەخەوە، خەمی ئەومان نەچینە دۆزەخەوانێ. تۆ نازانی کە چوویتە دۆزەخەوە کە ییتە دەرەوە، چەندت پێچێتە دەرەوانێ. جا ئەساس ئەوەی بردنەوە ئەوەیە بەبێ ئەوەی کە تووشی ئەوە بیت ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ئیعلانی فەوزت بۆ بکات و بیبیتەوانێ، نەک لە دوای مەسافەیەکی زۆر تێبکەویت و بگەڕێیتەوانێ. ئەم نوختەیە وریا بن، ئاگاداری بن لەبەر ئەوە بە خەمی بزانن کە فێری تەوحید و تەنها ئەڵڵا پەرستی ببن، بەبێ ئەوەی کە ئەم سەر ئەو سەری تیادا بکەن، ئەوەی ئەڵڵا ناردوێتی لە قورئانە، ئەوەی لە سونەی ڕەسوولە بۆ عەلەیهی سەڵات وسەلام بزانن تەوحید و تەنها ئەڵڵا پەرستی چێکە زۆر جار لە دەرسەکانمانە بە تەفسیل باسمان کردووە.